سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش لە پرۆگرامێکی تازەی بەدواداچوون بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. ئەوەی دوای من ئەنجامدانی پرۆژەیەکی خزمەتگوزاریە لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران. لەم پرۆژانە ئەو کەرەستە و پێداویستیانەی کە بەکاردێن خۆڵ، بەرد، قیر، چیمەنتۆ، شیش هەر یەکێک لەم پێداویستیانە ئەبێت بە قۆناغێکی پشکنین تێبپەڕێت و دڵنیایی وەربگرێ بۆ ئەوەی لەم پرۆژانە بەکار بێت بۆ ئەوەی بزانین ئاست و خواست و داواکاری ئەو پرۆژانە تا چەند ئەتوانێت لە ڕێگەی تاقیگاکانەوە دڵنیایی بدرێت لەو پێداویستیانە. ئەمڕۆ تاقیگەی بیناسازی سۆران بەسەر ئەکەینەوە بۆ ئەوەی لە ئەرک و ڕۆڵی ئەو تاقیگەیە تێبگەین لەوەی تا چەند ئەتوانن ئەو کەرەستە و پێداویستیانە پشکنینیان بۆ بکەن و ئەنجامەکانیان بە خاوەنی پرۆژەکان ڕابگەێنن. لەگەڵمان ئێستا لە بەڕێوەبەرایەتی تاقیگەی بیناسازی سۆرانین بۆ ئەوەی بزانین کەرەستە و پێداویستەکانی پرۆژەکان لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران بە چ پشکنینێک تێ ئەپەڕن. لەگەڵمان بن. ئێستا لە بەڕێوەبەرایەتی تاقیگەی بیناسازی سۆرانین لەگەڵ کاک تەیب ئەرگوشی بەڕێوەبەری تاقیگەی بیناسازی گفتوگۆ ئەەکەین. کاک تەیب ئەم کاتتان باش ئەگەر پێمان بڵێ بەڕێوەبەرایەتی تاقیگەی بیناسازی سۆران لە چی پێکاتووە؟ بەخێراتتان دەکەم دەستخۆشتان لێ دەکەم بۆ بەسەرکردنەوە بەڕێوەبەرایەتی تاقیگەی بیناسازی سەرپەرشتی سەرجەم پشکنینی ئەو کەرەستانە دەکاتن کە لە پرۆژەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران بەکار دەهێنرێتن. بەشێکی ئەو کەرەستانە لە سۆران پشکنیان بۆ ئەنجام دەدرێتن و بەشێکیشی لە دەنێردرێتە بەڕێوەبەرایەتی تاقیگەی بیناسازی هەولێر. کەمی ستاف و هەروەها بەخۆتان ئاگادارن کەمی شوێنی فەرمانگەکەمان وا کردووە مەسەلەن ئێمە نەتوانین بەشێکی فحوساتەکان لێرە ئەنجام بدرێتن و ئێمە زۆر سپاسی بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران دەکەین کە ڕەزامەندی درا بە دروستکردنی دوو هۆڵ ئۆفیسێک بۆ ئێمە بە تەوابوونی ئەو دوو هۆڵ ئۆفیسە ئێمە دەتوانین ئامێری زیاتر بهێنین و هەروەها ئەگەر کارمەندی زیاتریشمان کە داوامان کردووە لە بۆمان دا بمەزرێن دەتوانین بەشێکی زۆری ئەو فحوساتانە کە ئێستا لە هەولێر ئەنجام درێن لە سۆران ئەنجام بدرێتن. کاک تەیب ئەگەر لەگەڵمان بی بەوەی بە شێوەی مەیدانی بینەرانیش بیبینن بچین هەم ئەو شوێنانە بەسەر بکەینەوە کە ئەو پشکنێنانەی لێ ئەنجام ئەدرێ و ئەو شوێنانەی کە بۆتان دروست ئەکرێ بۆ ئەوی بەرچاوڕوونی زیاتری بینەران ئینشاءالله. پێکەوە هەم پێم خۆشە لەناو تاقیگە هەندێک فحوساتی ببینن و کە چونیەتی ئەنجام دانەکەی بە چی شێوازێکە هەروەها دەمانەوێت لە دەرێش ئینشاءالله ببینن. باشە. ئێستا لە نێو بەڕێوەبەرایەتی تاقیگەی بیناسازی سۆران لە ژوورێکیکەوە چەند پشکنینێکی تێدا ئەکرێت. کاک تەیب زیاتر بۆ ماڕوون ئەکاتەوە. کاک تەیب ئەمە چ پشکنینێکە و لە چی پێکهاتووە؟ ئێرە بەشی خۆڵکاریە لە هەر پرۆژەیەکدا بڕگەکانی خۆڵکاری تێکەلە بە هەموو جۆرەکانیەوە هەروەها بەردیشکاوانە کە پێش بگاتە بەرگەی قیرتاوکردن ئەو چینانە کە فەرش دەکرێتن. ئێمە یەکەم جار دەچین کەرەستەکەی وەردەگرین کە کەرەستەکە وەردەگرین پشکنینی بۆ دەکەین هەموو ئەو پشکنانە بۆ دەکەین. یەکەم جار گرێدێشن لە بۆ موادەکەی دەکەین دواتر ئەندیدی لە بۆ دەکەین پشکنینی لیکوید لیمیت و پلاستیک لیمیت ئەوانە دەکەین لەگەر سیڤیارەکە هەر کاتێک ئەو فحوساتانە هەمووی لە ضمنی ئەو ڕێنمایانە بوو کە ئێمە هەمانە و لەسەری دەڕۆین
ئەو کاتی مەسەن ئێمە بە شێوەیە ڕاپۆرت وەڵامی ئەندازیاری سەرپەرشتیاری پرۆژەکە دەدەینەوە کە ئەو کەرەستەیە دەرچۆ لە پشتین و دەتوانێت لە پرۆژەکەدا بەکاربهێنرێت. ئێستا ئەوە گوتت بەشی خۆڵکاریە. ئەمە ئەو خۆڵە زیاتری هەرئی خۆماڵیەوەتە لە سنووری ئیداری سۆرانەوە بۆتان دێتن یا لە شوێنەکانی تر دێتەوە ئێرە؟ نا لە سنووری ئیداری سەربەخۆی سۆران. بە چەند قۆناغتەیە پڕێتە ئەو پشکنینە دەکرێتن؟ هەر کەرەستەیەک خاصیەتی خۆی هەیە. بۆ نمونە ئەگەر بەش برگای خۆڵ وەربگرین ئێمە تەنها مەسەڵەن گرێدێشن لەبوو دەکەین دواتر MDD لیکوید لیمیت و پلاستیک لیمیت لۆ دەکەین لەگەر CBR. چینی دیکە هەیە مەسەڵەن فەرشی تێکەڵەیە مکەسەرەوانە پشکنینی زیاتری پێویستە ئەوانە بۆ ئەنجام دەدرێت. ئەو پشکنینی زیاتر کە پێویستەوانە لە بۆیان ئەنجام بدرێتن و تاکو دەکاتە قۆناغی کۆتایی. ئێستا ئەو خۆڵکاریە چەند ڕۆژی دەوێت تاوەکو ئەنجامەکەی دەرەچێتن پشکنینەکە؟ دەمێنێتەوە سەر ئەو کاتێک کە کەرەستەکەمان لە بۆ دێتن. جاریەوە هەیە مەسەڵەن ئەگەر کەرەستەکە ڕۆژانی مەسەڵەن پێنجشەم بێتن بەدڵنیەوە پشکنینەکە دووسێ ڕۆژی تاخیرتر دەبێت لەبەرەوەی ئێمە جومعە و شەمە مەسەڵەن دەوام نییە. لە کاتی زەروردا مەسەڵەن شەمۆنی جاریەوە هەیە مەسەڵەن ئێمە دەوام دەکەین. ئەو پارەی مەسەڵەن دە ڕۆژی پێدەچێتن. جگە لە بەشی خۆڵکاری چەند پشکنینی تر لێرە ئەکرێ بۆ ئەوەی بچین ئەوانیش بەسەر بەشی کۆنکریتمان هەیە و بەشی ئەسفالتیشمان هەیە. باشە باچین ئەو بەشانەش ببینین بۆ ئەوەی بزانین پشکنینەکان چۆن دەکەن. کاکتەی ئێستا لە بەشێکی ترین لە بەڕێوەبەراتی تاقیگەی بیناسازی ئەگەر بۆ ئێمە بینەرانی ڕوونکەیتەوە چ بەشێکە ئەو ئامێرانە چ کارێک دەکەن؟ ئێرە بەشی کۆنکریتە هەر ئامێرێک پشکنینی خۆی جودا لە بۆ دەکرێتن. یعنی جیازەکان جیاوازن و پشکنینی جیاوازیشی پێ دەکرێتە. ئێستا ئەو جیهازە ئەو جیازە فاسی کربستۆنیە فاسی کربستۆنی پێ دەکرێت کە لە پرۆژەکان لە بەکاردێنێتن. هەروەها جوگەی ویشەیپ هەیە ئین ناوەڕاستی ئەو شوێنانەیە کە کۆنکریت دەکرێن دەتوانێت ئەویشی پێ فەحەز بکەیت. ئەمە جیازی پشکنینی بلوکە چ بلوکی پتە بێتن یا بلوکی ناوبوش بێتن دەتوانێت بەوەی فەحەز بکەین. ئەو حەوزانە حەوزی کۆنکریتیە ئەو کۆنکریتەی لە بۆمان دێتن ئێمە بە پێ ڕێنماییەکانی ئێمە دەبێت لە عمری 7 ڕۆژی بهێنرێنە لای ئێمە کە بە نووسراوی ئەندازیاری سەرپەرشتیاری پرۆژەکان لە بۆمان دێتن. لە عمری 7 ڕۆژی ئێمە پشکنینی بۆ ئەنجام دەدەن. تەبان زنجیرەیەک ڕۆتینیات هەیە کە پێویستە ئەنجام بدرێتن. پێویستە هەر کەرەستێک کە دێتە لای ئێمە هەر کۆنکریتێک کە دێتن ئێمە ڕقەمی نهێنی خۆمان هەیە لەسەر کۆنکریتەکە دەنووسین. لە عمری 7 ڕۆژی بەپێی ئەو مواصفاتێک کە ئێمە لە سەری دەڕۆین بۆ ئەو کاتە دیاریکرا بوون من 7 ڕۆژ. بەڵێ هۆکارچیە بەپێی مواصفاتی ASTM پێویستە لە تەمەنی 7 ڕۆژی پشکنینێکی بۆ ئەنجام بدرێت و لە تەمەنی 28 ڕۆژیشی پشکنینێکی تر بۆ ئەنجام بدەیت هەمان کۆنکریت. ئەگەر کۆنکریتەکە لە پێویستە ئەو کۆنکریتە لە عمری 7 ڕۆژی بەرگری کۆنکریتێک بخوێنرێتەوە دەبێت پێویستە لە تەمەنی 28 ڕۆژی بەرگریەکەی زیاد بکاتن بۆی ئەو کۆنکریتێک کە لە واقعدا کرایە بە هەم کە پشکنینەکە ئەنجام دەرێتن ئەو ڕنگدانەوەی هەبێتن لەسەری پێویستە ئەو کۆنکریتە بەرگریەکەی ڕۆژ بە ڕۆژ بەرەو زیادبوون بچیتن تا دەکاتە عمری 28 ڕۆژ. کاتێک کە ئەمە لە 7 ڕۆژی فەحەز دەکەین و 28 ڕۆژ فەحەز دەکەین پێویستە بەرگری کۆنکریتەکە لە 28 ڕۆژی زیاتر بێت لەوەی کە لە 7 ڕۆژی فەحەز کرایە. ئەگەر کەمتر بخوێنرێتەوە ئەو کاتە ئێمە داوا دەکەین بچین قاڵبی تر لەو شەقامە وەربگیرێتەوە اینجا پشکنینەکە ئەنجام دەدرێت. هەر لەم تاقیگە چەند ئامێرێکی تر ئەبینرێن ئەو ئامێرانە ئەوەی پێم گوتی کۆنکریت 6 پاڵۆی کۆنکریتی کە لەنان ئەندازیارانی سەرپەرشتیاری پرۆژەکانەوە لە بۆمان دێتن ئێمە لە عمری 7 ڕۆژی پشکنین لە بۆ ئەنجام دەدەین و
كونكريت الشجدار إما 15 مكعب وردقرين بو هر 200 متر مكعب أو كرينماية كإما لسري دار رينماية حكومة هرمي كردستان ووزارة أوضاع كناش تجي كردنا ك لو 15 قالب لابو ماندتن سيداني لحفروجي فحز ذكري 12 شي ده دريت او لابو 28 روجي او 12 كده هريت او لابو 28 روجي كرقمين هيني وان ديدات نو كروتنيات يمي وكل فرمانجا لنا اويدا دنتنو او اواش مثلا ما بيست درجه حراره 25 بلس دي بيتن شزستان جامعه بيتن اما درجه حراره دبي تثبيت بيتن كاتك تمني دبي 28 روجي كتر او كونكريت دري دهن نو بشكني لابو انجام دادن دواتر براور دیده کن لگل اوی که حفروجی فحص کرده و براورش لگل او برگری کنکریته ده که مثلا که اندازیاری سرپرشتر داوی کرد. بینێرانی زاری کرمانجی چاوتان لەسەر پێیجی زاری کرمانجی بێ بەش و هۆ بۆ تاقیگەی بەڕێوەبەرایەتی بیناسازی سۆران زیاتر لەگەڵ کاکتەی بەسەر ئەکەینەوە لەگەڵمان. ئێستا لە بەشی پشکنینی قیری ئەوەی لە دەستی منە ئەمە قیرێکە لەلایەن خاوەنی یەکێک لەو پرۆژانەی کەوا پرۆژەی قیرتاوکردنی گرتوتە ئەستۆ هێنراوە بۆ تاقیگەی بیناسازی سۆران بۆ ئەوەی پشکنینی بۆ بکرێتن ئەمەش قیرێکی ترەکەوە پشکنینی بۆ کراوە بۆ ئەوەی وردەکاری زیاترمان دەستکەوێ کاکتەیب بۆمان باسە کاکام پشکنینی قیرە بە چەند قۆناغتە ئەپەڕێت کاکتەیب بۆ ئێمە و بینەرانی ڕوونکەیتەوە یەکێک لە قۆناغە هەرە گرنگەکان لە پرۆژەکان قیرتاوکردنە زۆریش گلەی لە پرۆژەکانەکرێت کە قیرتاوکردنەکە وەکو پێویستنیە ڕەدلەی تێدایە هۆکار چییە ئێوە چۆن ئەو پشکنینان ئەکەن ئەگەر قۆناغ بە قۆناغ بۆمان باسکەی طبعا هەر شوێنێکە قیرتاو دەکرێتە سامپڵی قیرەکە لەلایەن ئەندازەرانی سەرپەرشتیاری پرۆژەکانەوە دەبوومان دێت و بە نووسراوی ئەوان لە هەر شوێنێکە قیرتاوکردن ئەنجام دەدرێتن ئەندازیاری سەرپەرشتیار سامپڵی وەردەگریت و بە نووسراوی خۆیان کە واژی خۆیانی لەسەرە و هەموو ناوی فەرمانگەکانی لەسەرە لە بۆمان دێتن و بۆ قۆناغانەدا تێدەپەڕێت کە ئێستا ئەو قیرە هێشتا پشکنینی لە بۆ نەکراوە بۆ ئەوەی بینەران زیاتر ببینن بە چەند قۆناغ تێپەڕێ ئێستا بە عەمەلیان هەر بە عەمەلیش ببین یەکەم قۆناغیدا تێدەپارێتن کە پشکنینەکەی لە بۆ ئەنجام دەدرێت بەڵێ یەکەم جار کە قیرەکەمان لە بۆ دێتن جاری وا هەیە سامپڵەکە ڕەخە یعنی بە گەرمی لە بۆمان نهاتووە ئێمە پێویستە لە ناو فڕنی دابنێ لە ناو فڕنی کە دادەنێتن تاکو دەرەجە حرارەی 150 گەرم دەکرێتن بۆ ئەوەی بە شێوازێکی زانستی پشکنینەکە ئەنجام بدرێت پێویستە لە تاکو دەرەجە حرارەی 150 گەرم بکرێتن دواتر تەقسیم دەکرێتن قۆناغەکانی کە قۆناغی پشکنینی تێدا ئەنجام دەدەن ئێستا ئەو قیرە لە کوێ دێتن کارگەکانی لە سنووری ئیدارەی سۆرانە یا لە شوێنەکانی تر بوو لە سنووری ئیدارەی سۆرانە دڵنیایی ئەدەنە خەڵک و خاوەن پرۆژەکانکەوە ئەو قیرێکە هەموو لە پشکنینەکان دەرچووە یا جاروە هەبووە ڕەتکرابێت جاروە هەموو زۆریش هەیە دەرنەچووە و لە پشکن و بڕگەی پێبژاردن لەسەر ئەنجامی ئەو پشکنینەی کە لای ئێمە دەردەچیتن بڕگەی پێبژاردننی پێدەکرێتن لەسەر پرۆژەکان لەلایەن ئەو فەرمانگەرانی کە سەرپەرشتی پرۆژەکان دەکەن کاکتەیب یەک شتێک تر لە هەندێک لە پرۆژەکان کە لە سنووری ئیداری سۆران ئەنجام دراون هاوڵاتی گلەی لە قیر هەیە کە ڕەدلی تێدایە ئێوەکو ئەندازیارێکیش هۆکارەکان زیاتر بۆ چیە گەڕێت ئێمە ئامۆژگاری هەموو ئەندازیارانی سەرپەرشتیار دەکەن کە کاتێک شوێنێک قیرداو دەکرێتن پێویستە هەموو ئەو ڕێنمایانە جێبەجێ بکرێن کە پێویستە لە کاتی قیرتاوکردن ئەنجام بدرێتن یعنی ئەو
ڕێنمایانەی کە پێویست ئەنجام درێن پێویستە ئەندازیاری سەرپەرشتیار زۆر بە حەزەرەوە لەگەلی بێت لە ڕۆژێکم تا کۆتایی یعنی لە قەڵابی یەکەم تاکو قەڵابی کۆتایی پێویستە ئەو قێرەکە خرتاو دەکرێت کە بەکار دەهێنێتن پێویستە دەرەجە حرارەکەی لە 130 پلە کەمتر نەبێتن لە ئەستای فەرشدا و هەبوونی ڕێکلە ئەوانە زیاتر پەیوەندی بە پەیوەندیەکی تەکنیکیە یعنی نەک پەیوەندیەکە بە کواڵیتیەوە نییە یعنی گرفت لە کوالیتی قیرەکە نییە گرفت لە کواڵیتی قیرەکە نییە گرفتەکە لە شێوازی ئەنجامدانی قیرتاوکردنەکە یعنی بینەرانی زاری کرمانجیەوەی بینیتان ئەمە پشکنینی تاقیگەی بیناسازی سۆرانە بۆ قیرکەوە دڵنیایی ئەداتە تۆی هاوڵاتی کەوا ئەو قیرەی لە جادە و ڕێگاوبانەکان بەکاردێ بە چەند قۆناغێک پشکنینی بۆ ئەکرێت و دوای پەسەندکردنی ئەنجامەکان ئەو کات بۆ پرۆژەکان پەسەند ئەکرێت. بینەرانی بەڕێز لەم بەشەی پرۆگرام لەگەڵ سەرۆکی لە قیسۆرانی یەکێتی بەڵێندەرانی کوردستان قسە ئەکەین لەسەر ئەوەی کە ڕۆڵ و گرنگجی بەڕێوەبەراتی تاقیگەی بیناسازی لە سۆران تا چەند هاوکار بوو لەگەڵ بەڵێندەران بۆ ئەنجامدانی پرۆژەکان. کاک دەرشاد جەنابەت سەرۆکی لە قیسۆرانی یەکێتی بەڵێندەرانیش و خۆشت بەڵێندەری بوونی بەڕێوەبەراتی تاقیگەی بیناسازی لە سۆران تا چەند کار ئاسانی و هاوکار بوو بۆ ئێوە. سپاس زۆر بەخێربێن دەستان خۆشبی بە ئەو چاپێکەوتنە. بەڕاستی دەستخۆشی لە مختبەرەکەین زۆر بە ڕێکوپێکی ئیشەکان ئەنجامەدەن و هەموو موادەکان کە ئەوەی ئەمە بەکاری دێنین لە پرۆژەکان نەتیجەی مختبەرمان دەبی ئەوجا بەکاری دێنین و زۆر کار ئاسانیشەکان و زۆر بە ڕێکوپێکی ئیشەکانش ئەنجامەدەن دەستخۆشیان لێ دەکەین بەڕاستی کردنەوەی بەڕێوەبەرایەتی تاقیگەی بیناسازی لە سۆران شتێکی زۆر زۆر پیرۆز بوو بە نسبەت بەڵێندەران چونکە هەولێر مەساریفێکی تر بوو یعنی چەند موادمان دەبردا هەولێرێ مەسرف زیاتر لەسەر بەلێندەرەکان دەوەستا بەڵام ئێستا زۆر زۆر باشە هەموو موادەکان لێرە پشکنینیان لۆ دەکرێت زۆر بە ڕێکوپێکی و بەبێ ئەوەی کە ئەزیێتمان بدەن بەبێ ئەوەی کە تاخیرمان بکەن دەستخۆشیان لێ دەکەن طبعا نەتیجەی پشکنینیش شتێکی زۆر زۆر پیرۆزە ئەم وادانەی کە دەپشکندرێن طبعا ئیشیان لەسەر دەکرێ و تاقیکە قرار لەسەرەدا ئەوانەی کە فاشلن بە هیچ نەوعێک ڕێگە پێنادەن کە ئێمە بەکاری بینی وەکو بەڵێندەرێک کەرەستە و پێداویستیت هەبوو هات بێتە ئەو تاقیگەیە و پەسەند نەکرابێتن طبیعی زۆر جار وە هەبووە کە پەسەند نەکراوە و ئێلغاشیان کردیتۆ یعنی وە نەکرایە کە بەکاری بینین چەندەها جار شت و هەبووە نەکە من زۆر مقاولەکان مەسەرەن لایەزالیش مکعب هەیە فاشل دەبی موات هەیە فاشل دەبی تێکەرە دەبی فاشل دەبی یعنی ئەو موادانە بە معدەلی ئەو نەوع نەتیزانەمان هەیە. لە دوا پرسیارم بۆ تۆ وەکو سەرۆکی لە قیسۆران یەکێتی بەڵێندەرانی کوردستان متمانەی تەواوتان بە پشکنینەکانی تاقیگەی بیناسازی سۆران هەیە بۆ پرۆژەکان؟ طبعا ئەگەر متمانەمان پێ نەبیت چۆن ئیشی لەگەڵەکەین طبیعی 100% متمانەمان پێ هەیە و دەستخۆشیان لێ دەکەین بەڕاستی کارمەندی ئازا و شارەزان هەیە زیاتر لە 20 سارە خزمەتەکەن ئەو کارمەندانە یعنی هەمویان پرۆفیشنالن هەمویان شارەزانە لە بواری مختبەر دەستخۆشیان لێ دەکەین و زۆر زۆر سپاسیانەکەین بەڕاستی زۆر هاوکارن لەگەڵ بەلێندەرە. سپاس بۆ تۆ کاک دەرشاد کەوا لەو بەشەی پرۆگرام لەگەڵ مام زۆر سپاس دەستان خۆش بێت. بینەرانی زاری کرمانجی لەگەڵتان بەردەوامین لە پرۆگرامی بەدواداچوون بە شێوێکی مەیدانی ئێستا لەسەر پرۆژەیەشین کە پرۆژەی دەواازەی دیانە یەکێکە لەو پرۆژانەیە کە لەسەر ڕاستپاردەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ ئەکرێتن لەگەڵ سەرۆکی بەشی خۆڵکاری لە بەڕێوەبەراتی تاقیگەی بیناسازی سۆران گفتوگۆ ئەکەین ئەندازیار کاک نەسڕۆڵەمان لەگەڵ کاک نەسڕۆڵە پێمان بڵێ ئەرک و کاری ئێوە لە بەشی خۆڵکاری بە شێوەی مەیدانی چی لەخۆ ئەگرێتن؟ بەخێر بن یەکەم جار نوێنەرمان دێتە سەر پرۆژەکە چاودێری ئەو پرۆژەی دەکەن و خۆلەکە دینە لۆ تاقیگەی پاشان ئەو خۆلەکە دێت لۆ تاقیگەی
ئەمە فەحسەکە بۆ دەکەین و هەموو فەحسەکانی بۆ دەکەین بەگشتی تایبەت فەحسی چڕیەکە ئەگە فەحسی چڕیەکە لە تاقیگە کرا ئەو کاتی دێنێرە نونەرمان دێتە ئێرە دیسە نێرە فەحسەکە وەردەگیرێت لەگە فەحسی پێشتر وەرمانگرێت لەگە ئەو فەحسە مقارنە دەکرێتن پاشان نەتیجە دەدرێتەوە بە بەڵێندەرەکە بزانین ئیشەکە بە جوانی کرا یان نە ئەوە بەنسبەت فەحسی کۆمپەکشنیە چ جۆرە پشکنینێکی تریشکە جگە لەو پشکنانێکە کرابوون لە خۆڵەکە چیتر ئەرچی ئێوەیە کە بە دوواداچوون بکەن لەسەر پرۆژەکانە ئیشمان بەس پشکنینە بەس دێنێرە حەسەب تەڵەبیاتە حەسەب دەواکاریە مهندسی پرۆژەکە ئیشرافی پرۆژەکە کتەبەکە لۆمان دەکاتن ئەمەش دێنێرە فەحسەکە لۆی وەردەگرێت کاک نەسڕڵ ئەگەر بۆ نمونە ئەو بەڵێندەرەی کە پرۆژەیەکی هەیە نمونەی خۆڵی یەکەم کە لە لای ئێوە پەسەند کراوە و دەرچووە هاتن لێرە دیسا پشکنینتان بۆ کردەوە ئەگەر ئەو خۆڵە گۆڕانکاری کرد بەسەردا هات بوو یا گۆڕدرا بوو ئێوە ڕەتی ئەکەنەوە طبعا حتى سێجا مەجالی هەیە خۆڵەکە بۆی وەردەگرین پشکنینەکە بۆی دەکەین جاری سێم ئەگە ساقت بوو ئەو بەتەواوی دەبی هەرگیریتر خۆڵێکی ناو خۆڵێکی دەبی تێکێتەوە ئەندازیار نەسڕڵا محەممەد سەرۆشی بەشی خۆڵکاری لە بەڕێوەبەراتی تاقیگەی بیناسازی سۆران سپاس بۆ تۆ کە لەو بەشەی پرۆگرام لەگەڵمان بووی. بینەرانی بەڕێز لە دوابەشی پرۆگرامین لە بەدواداچوونی مەیدانی لەگەڵ کاکتەیب سوڵتان بەڕێوەبەری تاقیگەی بیناسازی سۆران دوای ئەوەی پێشێستا بە شێوەی مەیدانی سەرۆکی بەشی خۆڵکاری لە تاقیگەی بیناسازی سۆران پشکنینی کرد بۆ یەکێ لە پرۆژەکان ئێستا لەسەر پرۆژەیەکی تری ئیدارەی سۆرانین کاکتەیب ئەگەر لەم بەشەی پرۆگرام پێمان بڵێ کاتێک ئەنجامەکان دەرئەچن دێنەوە سەر پرۆژەکان بۆی بەراوردی ئەنجامەکان بکەن و لەگەڵ ئەو پرۆژانێکە بە شێوەی مەیدانی جێبەجێکرێن کاتێک ئەنجام پشکنینەکان تا دەبێتن بە شێوەی راپۆرت دەدرێتەوە ئەو لایەنەی کە سەرپەرشتی پرۆژەکێ دەکاتن و ئەو ئیجرئاتانەی کە لەسەر ئەنجام پشکنینەکان ئەوان مکەلەفن بەوەی کە ئیجرئات لەگەڵ لانی جێبەجێکاری پرۆژەکە بکاتن ئەنجامەکان هیچ دەستکاری ئەکرێتن هیچ دەستکاریەک ناکرێتن و ئەمە لە هەر پرۆژەیەکیش بەردەوام لە ناردنیە دەرەوەی نوێنەرەکانمان گۆڕانکاری دەکەین هیچ پرۆژەیەکمان نییە تەنها نوێنەرێکیان دو نوێنەر سەردانی بکەن بە پێچوانەوە بە ڕۆژانە ئەمە نوێنەرەکانمان دەگۆڕین بۆ ئەوەی هیچ جورە تەنسیقێک دروست نەبێتن و دەمەوێت لێرەوە پێتان ڕابگەینین بۆ ئێمە زۆر سێش زۆر گرنگە یەکەمیان نەزاهەتە دووەم دیقەتە سێم خێراییە کاکتەیب شتێکی تر دەسوەردان هەیە لە کاری ئێوە کەسێک لایەنێک بۆ ئەوەی پرۆژەکەی یا ئەگەر ئەنجامەکانی پەسەند بکرێتن ئەمە کراوە لە لای ئێوە بە خۆشحاڵیەوە من ماوەی 15 ساڵە لە تاقیگەی بیناسازی سۆران کار دەکەن تا ئێستا هیچ تەداخڵاتێکی دەرەکی نەبووە لەسەرەوەی کە ئێمە شتێکی خراپ باش بکەن یا شتێکی باش خراپ بکەن بە پێچوانەوە حیزب و حکوومەت بە هەموو شێوەیەک پشتگیری ئێمە دەکەن کە بە شێوەیەکی واقعی مامەڵە لەگەڵ ئەو پشکنانە ئەنجام بدەن کە دێنە لامان ئەگەر پشکنینێک بۆ پرۆژەیەک پشکنینەکانی لەلای ئێوە سەرکەوتوو بووە هاتن بە شێوەی مەیدانی نمونەتان وەرگرتەوە و دەستکاری کرابوو ئەنجامەکانی پێچەوانە ئەوە بێتن کە لەلای ئێوە کراوە ئەو پرۆژەیە ئەتوانن ڕەتکەنەوە ڕاتوانین ڕات بکەینەوە زۆرشمان ڕەت کردوتەوە تا ئێستا و ئێمە احتمال لەسەر ئەو کەرەسەیە دەکەن کە لە موقع بەکار هاتووە بەڕاستی پرسیارێکترم لامە بەس بوو دەواازەی حاجی ئۆمەرانیش لەوێ هۆبەیەکتان هەیە هەرچی ئەو هۆبەیە زیاتر چییە؟ ئەرکی ئەو هۆبەیە پشکنینی ئەو کەرەسە بیناسازانەیە کە هاوردە هەرێمی کوردستان دەکرێتن خۆشبەختانە تاکو ئێستا نسبەیەکی زۆر لەو کەرەستانەی کە داخلی هەرێمی کوردستان دەکرێن کە پشکنیان بۆ ئەنجام دەدرێت و دەرنەچووە گەڕاندرانەوە بۆ ئەو وڵاتێک کە لێوەی هاتووە یان ئێستا لەوەش دڵنیایدەنا خاوڵاتیان کە ئەو کەرەستە و پێداویستە بیناسیازیانەی لە دەواازەکانەوە دێتن ئەوانیش پشکنینی تایبەتیان بۆ کرێت و ئەو فیزیایی و کیمیایی و بەسەریان لە بۆ ئەنجام دەدرێتن هەموو ئەو کەرەستانەی کە بیناسازین و هاوردە هەرێمی کوردستان کاکتەیب لە کۆتایی پرۆگرام زۆر زۆر سپاس دەکەین کەوا بە شێوەیەکی مەیدانی ئەمڕۆ لەگەڵمان بووی کاتت بە ئێمەدا سپاس بۆ تۆ
خۆشحاڵ بووینکەوە لەو باز بێ ئەوەش پرۆگرامە بەخێر بێ سەر چاوم دەستان خۆش بێت دەستت خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونت دەست کاتێکی شاد بۆ تۆ بخێر بێت. بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی بینیتان ئاڵلقەیەکی تازەی پرۆگرامی بەدوادات چوون بوو بە شێوەیەکی مەیدانی بەڕێوبەرایەتی تاقیگەی بیناسازی سۆران ئەرک و خزمەتێکی زۆری لەسەرشانە کۆی ئەو پرۆژانەی لە سنووری ئیدارەی سۆران ئەنجام ئەدرێن لە ڕێگەی ئەم تاقیگەیەوە متمانەیان پێ ئەدرێت و پرۆژەکان دڵنیایان پێ ئەدرێ بۆ جێبەجێکردنی کارەکانیان لە کۆی ئەو پرۆژانەی ساڵی ڕابردوو لە 120 پرۆژێکەوە لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران ئەنجام درراوە 118 پرۆژە پەسەند کراوە ئەوەی تر دوو پرۆژە کەم و کورتی هەندیە تەکنیکی لە پرۆژەکان هەبووە کە لە ڕێگەی تاقیگەی بیناسازی سۆرانەوە توانراوە دەستنی شام بکەن کۆتایی بە بەرگە و بابەتەکانی پرۆگرامی ئەمجارش دێنین و ئومێد دەکەین بە پرۆژەی جۆرا و جۆر هەمیشە کوردستان ئاوەدان بێت و پرۆژەکان زیاتر بتوانن بکەونەواری جێبەجێکردن بۆ خزمەتی هاوڵاتیان ڕێزی ستافی پرۆگرام قبول بکەن کاتێکی شاد و کوردستانیش ئاوەدان.